دیارە ئێمە چەند ڕۆژێکە کە ئەو برسێتی زیاتر ڕووی لە خەڵکی غەزە کردووە. سوپاس بۆخوای گەورە خێرخوازان لە هەموو نووسنگەکان و ئۆفیسەکانی دەستگای خێرخوازی بەخشین دەتوان بڵێن پۆل سەردانی نووسنگەکانمان دەکەن و ئێمە لە خزمەتیانتان تا درنگانی شەو، بەڵام جیا لە هەر هەمویان یەکێ لەو خێرخوازانەوە کە ئەمڕۆکە 11 دەفتەر دۆلاری هێنا و تەسلیمی ئێمە کرد دوای چەند پرسیارێک کە دڵنیا بۆ لەوەی کە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین تاکو ئێستا لە پرۆژەکانی غەزەمان تا ئێستا 1 دینار نزبەیەکمان نەجێڕاوەتەوە و قەتیش نایجێڕینەوە. بۆ ئێمە بەڕاستی لێرە سوپاسی دەکەین و زۆرێکیش لە خەڵکی ناو غەزە بەردەوام پەیوەندیمان پێوە دەکەن لە نامەکانیان داوای هاوکاری دەکەن، داوای وەی دەکەن کە دەستگای خێرخوازی بەخشین کە لە ئێستادا لە ناو غەزە دەورێکی باشی هەیە و لەم هەفتەیەدا دیارە یەکێ لەو ڕاپرسیانەی کراوە لە ناو غەزە دیارە کورد بەگشتی بە هەموو ڕێکخراوە خێرخوازەکان لە کوردستان پلەی یەکەمی هێناوە کە زۆرترین پرۆژە لەوێ ئەنجام داوە. بۆ ئێمە بەڕاستی دەمانوێت زیاتر پرۆژەکانمان زیاد بکەین. ئەم ڕپارەیە دەتوانم بڵێن پرۆژەکانی ئێمە 2 بەرامبەر زیاد کرد کە لە ئێستادا ئێمە ڕۆژانە چەند پرۆژەیەک ئەنجام دەدەین کە تاکو 6 پرۆژە دەڕوا، بەڵام ئێمە دەتوانین ڕۆژانە بیکەین بە 12 پرۆژە کە لە یەکاتدا بڕوە. ئەگەر باز لە 3 ڕۆژی ڕابردوو کەم 15 پرۆژەی ئەنجام داوە دەستگای خێرخوازی بەخشین لە ناو غەزە و ئەمڕۆ ڕۆژی شەمەیە گەورەترین پرۆژەی دەستگای بەخشین خواردنە لە نێو غەزە بەڕێوە دەچێت و بەرنامەی بەیانی و 2 بەیانیشمان هەیە کە لەم 2 ڕۆژەدا 8 پرۆژە فلێکسمان بۆ ئامادە کردووە و پرۆژەی گەورەی خواردن لەوێ بەڕێوە دەبێن. بۆیە لێرەشەوە بەڕاستی من دەمەوێت سوپاسی خێرخوازان بکەم ئەوەی بۆ ڕپارەی لە گەرمانە و کەسێک بە پارچەیەک ئاتون لە گەرمانە و خێرخوازان هەبووە کە ئۆتۆمبیلەکەی خۆی بەخشیە بە دەستگای بەخشین، پارچەیەک زەوی لە سیروان بەخشیتی بە دەستگای بەخشین و خانووەکەی خۆی بەخشیە بە دەستگای بەخشین لە شۆڕش. من لێرەوە بەڕاستی سوپاسیان دەکەم، داوا دەکەم لە خوای پەروەردگار بە باشترین شێوە و بە 700 قات و بە 1000 قات پاداشتی ئەو خێرخوازانە بداتەوە کە بەڕاستی دەتوانم ڕوومان بێ بەرامبەر بە پێغەمبەری خودای بڵێن ئەی پێغەمبەری خوا ئێمەش توانیمان تۆزێک هاوکاری خەڵکی نێو غەزە بکەین و نەوەکانی سەلاحەددین ئەیوبی کە چەندین گەڕێک لە ناو غەزەی بە ناوی کوردانە و خەڵکی کوردی لێیە، بەڵام ئەوە ڕۆڵەکانی نەوەی سەلاحەددین برا خوشکەکانی خۆیان لە بیر ناکەن لە ناو غەزە.